یارەکانی وەرزێکی نوێی خولی نایابی عێراق بۆ تۆپی بالا بە بەشداری 16یانە دەستی پێکرد. هۆڵی یانەی ئەکاد عەنکاوە پێشوازی لە یاریەکانی کۆمەڵەی دووەم کردووە. هەولێری خاوەن ماڵ ڕوبەڕووی حەبانیە بوویەوە. کوڕانی شاری قەڵاو منارە بە ئەنجامی 3 گێمی پاک لە میوانەکەیان بردەوە. ئەنجامی گێمەکان 25-13 و 25-13 و 25-19 بوو. بە دڵنیاییەوە هەمیشە دەستپێک و یەکەم هەنگاو هەمیشە قورسە جا تیپی بەرامبەر چ بەهێز بێ یاخود ناوەند یاخود لاواز بێ. ڕاستە تیپی بەرامبەر ئەمڕۆ ئەو هێزیان نەبوو بەڵام هەمیشە یەکەم یاری قورسە و زۆر سوپاس کە ئەمڕۆ توانیمان 3 گێمی بێ وەڵام و 3 خاڵی یارەکە بەدەست بێنین کەەوە ئەمە پاڵنەرێکە بۆ ئەو دوو یاری کە سبینێ و دوای ئەنجامی دەدەین. هەمیشە نادی هەولێر بۆ ساڵانەی دوایی کەەوە منافس بووە و ئەم ساڵیش وەکو تەواوی ساڵانی پێشوو ئەیانەوەی کێک بین لە چوارتیپی کە سەرەکەون و دواترەوەی کە لە سوارگۆشەدا ڕوەداکەوێتە سەر ئەو یاریزانە پیشەگەریکەوە لەگەڵمانە بەشدارە بێ کە تایوەکو ئێستا لەگەڵمانە نیە و وا بڕیارەکەەوە دوای ئەم تەجەموعیان دوای تەجەموعی دووەم کەوا تەصفیاتە ئەویش بەشدار بێ لەگەڵمان. بەڕاستی لە بدایەتی وەرز بۆم یاریە ئەوەم یاریە زۆر گرنگ بوو بۆ ئێمە خاستن دو یاریەکەی کە مایە کە ئەمە بتوانین لەو سیارێ بینەوە ئەمە تاوا پشت خۆمان لێ دەکەینەوە بەسەر دەکەین بۆ قۆناغی هەشتەوە دەستخۆشی لە یاریزانەکان دەکەن بەڕاستی یەکەم یاری زۆر باش توانیان گەمەکی باش پێشکەش بکەن. لە یاریەکی دیکە و لە هەمان هۆڵ یانەی نینەوە بە زەحمەت و بەنجامی 3 گێم بەرامبەر 2 گێم لە ئەهواری بردەوە. لە دووەمین یاریەکانی ئەم کۆمەڵەیە هەولێر ڕوبەڕووی ئەهوار دەبێتەوە. حەبانیە و نینەواش بەیەک دەگەن. لەم قۆناغا هەر یانەیەک 6 یاری لە 2 گردبوونەوە ئەنجام دەدات. لە هەر کۆمەڵەیەک 2 تیپ دەگاتە قۆناغی 8. حسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.